هەڵبەتە بەهۆی سەپاندنی باجی زیاتر لەسەر خاوەنکار و کاسبکارانی هەولێر مەدرسی لەسەر جموجۆڵی بازرگانی و ئابووری و پارێزگایە دروست کردووە هەرەوە بە سلێمانی باج لە هەولێر زیاتر کراوە ئێمە بۆ زانینی کاریگەری خراپەکان لە ستۆدیۆکانمان لە هەولێر میوانداری بەڕێز دکتۆر محەممەد علی عوزێری پسپۆری بواری ئابووری و کارگێڕی دەکەین دکتۆر سڵاوت لێ بێت بەیانیت باش دەستپێک دەپرسین زیادکردنی باجەکان لە هەولێردا هەڵبەتە لە چۆرچەوەی چاکسازیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەر داوە بەڵام بۆچی لە ئێستادا سەپاندنی باج لە هەولێر دەوترێت کە کاریگەری نەرێنی دروستکردو تایبەتی لەسەر خاوەنکارەکان و کاسبکارانی هەولێر بەیانیتان باش بەیانی باش لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵێ وەک بەڕاستان باستەوەتان کرد کە سەپاندنی باج پێش هەموو شتێک بەوە پێناسە دەکرێتن کە بەرەپارەیەکە لەو کەسە وەردەگیرێت کە سوودمەندە لە بازرگانیەک یان لە وەزیفەیەک لە هەر کارێک دەیکاتن بۆ بڕاپارەیە دەیدا بەرامبەر ئەوەی حکومە لە زۆر شت بیپارێزی و حکومەت بتوانێت کۆنتترۆلی خرجەکانی خۆی بکاتن لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەوە ئەوەی ئێستا ڕاچاو دەکرێت ئەوەی کە ئێستا گلەی لەسەر دەکرێن ئەوەی زۆر باز دەکرێت لەناوەکەیدا خەڵکی هەولێر زیاترین بازرگانەکانی هەولێر و یان کاسبکارانی هەولێر زیاتری کە سپابندن بەدانی ئەو بڕاپارەیە یان ناچار کراینە بەدانی ئەو بڕاپارەیە ئەوی زیاتر بۆ ئەوەیە کە بۆ دوای حکوومەتی هەرێم بڕیارەچیدا کە بە چاکسازیکردن لە چەسپاندن و باجکردن و وەرگرتنی باج لە هەموو فیاتەکانی هەرێمی کوردستان نەک تەنها بازرگان دیارە بەوەی دەستپێکردێکە لە هەولێر وەڵام گلەیەکی زۆر لە شێوازی و لە سیستەم و لە بڕی ئەو پارانەکە لە خەڵکەکەەوە لە جێر لە هەولێر ئێستا لە ئارادایە. بەڵێ دکتۆر زیادکردنی باج هەرچەندە سیستمی باج بۆ خۆی ئەگەر ڕێ بخرێتەوە کاریگەری لەسەر بڵێن لایەنی ئابووری وڵات دەبێت بەڵام زیادکردنی باج دەبێت بۆ خۆی لە ڕێگەی یاساوە بێ بەڵام ئەگەر هاتوو باجەکە زیاد کرا و بەڵام پێوەرێک نەبوو بۆ زیادکردنی باش چ کاریگەریەک لەسەر بازار دروستەکە و بە تایبەتی لەسەر هاوڵاتی یەکەم بەکارهێنەرە لە کاڵاکانی بازارە بێگوان گراندی دروست دەکات تەزەخمەکی زۆر وڵاستێکی زۆر و گرانێکی زۆر وەک ئەوەی ئێستا دەبینین تەواقی هێرکە لە 2500 تا 6,000 هەموو خزمەت گوزارەکان گرامنەوەتەکە تۆ دەچی بازگران دەکەی ئەو بازە زیاتر بازرگانەکە لە بەرچ خۆی ناژمێری دەیخاتە سەر کاڵایەکە و ئەوەی سوودمەندە لە خزمەت گوزارێ و لە کڕینی ئەو کاڵایە ئەو بازەکەی دەداتەوە کەواتە گرانی لە لای دیکە ئەوەی ئەو بازەی پێنادرێت لە لایەنی ئەو بازرگانە دەبیتەوە بەهۆی ئەوەی داخستنی چاڵاوی بازرگانەکەی دابخە ئەو زەر ئایا کە کۆمپانیاوی کۆمپانیەکەی دادەخە کە چێشخانەبی چێشخانەکەی دادەخە ئەوەش خۆی لە خۆی ئەوەی بەدوادادێتن کە زۆر بە ئاسانی پێدەرێن بێکاریەکی زۆری بەدووادادێ ئەوەش بەداخەوێسە لەسەر شوێنێکدا ڕاچاو کرا کە خەڵکەکە ناچار دەکرێت بە ژماردننی ئەو بڕەپارێ زۆرەی لەبەرەوەی فعلەن زۆر ئێستاەوەی خەڵک داوا دەکرێت بە تایبەتی لەو چاکسازێک کە بەدوای کرا لە کەرتی گەشت و گوزاری بۆ نمونە بەیاسی دەینەوە کە لە سەتادەیەکەیە ئەو سەتادەیە لە هەموو شوێنێکدا لە جیهاندا شتێکی تەبیعیە کە پێدەرێن باجێکی ڕاستە و خۆ مستەفیدەکەی دێدەیان ئەوەی دەچینانەکەی دێخۆیانە و خزمەت گوزارەکەی پێشکەش دەکرێت سەتادەیەک دەکرێتە سەر لیستی پارەکەی و مباشر تۆ دەیدەی ئەوەی ئێستا ئەوێ من ئاگادارم لە هەندێک شوێن لە ئەوەی حکوومەت رازینی بەو سەتادەی بەڵکم بە بڕێکی پارێک گەلک زۆر چێشخانەکان ئەوە دەکات دەبی ئەوەندەی بدەیت تۆ کار بکەیت کار نەکەی ئەوەش نەبووە لە هیچ شوێک لە شوێنەکاندانە وەک ئاگاداریشم لە یەک لە ئەو سەتادێکی ئێستا زیاد کرا کە بەڕێبەراتی باجوەری دەگری بەداخەوە کاریوی نییە ئەو سەتادەیە لە دەبی لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە ڕێک بخرێ بۆ ئەوەی
بکرێتە سەرمایەک ئەو پارێکە وەردەگیرێ بۆ ڕێ خستنەوە و پێشخستنی کەرتی گەشت و گوزار نەبستان بێتەوە بگرێتەوە ناو حکوومەت بەڵام ئەوش بەداخۆ نازم لۆ گەڕایتەوە لایەنی بە کرایتە بازێکی ڕاستەوخۆ ئەوە لە وڵاتانی جیهان بۆ پێشخستنی ئەو سەتادەی وەردەگیرێ بۆ پێشخستنی کەرتی گەشت و گوزاری نەک بۆ داهاتێک زیاتر بەڵێ دکتۆر محەممەد خۆی لە خۆی دا سەپاندنی ئەو باجە بۆ ئەوەیەکە بۆ فراهامکردنی ژیانێکی خۆشتر بۆ هاوڵاتیان بۆ ئەوەی کە بتوانن بڕێک لە داهات بۆ میزانی دەوڵەت بگەڕێتە بەڵام لەگەڵ ئەوە تەوکو بەڕست باس لێوە کرد کە سەپاندنی ئەم باجە لە ئێستادا بۆتە هۆی بێکاری بۆ ژمارەکە زۆر لە کاسبکارانی هەولێر شەوازی سەپاندنی باجەکە چۆناییە بە گوێرەی گەورە و بچووکی پیشەکانیە بۆ نمونە بەشێک لە کۆمپانیاکان دەوترێت دەبێت کە باجی زیاتریان لەسەردا بسەپێنێنە خۆی لە خۆیدا سەرەتا سەپاندنی باجەکە لەسەر کۆمپانیاکان و بەڵام لە ئێستادا بەشێک لە خاوەنکارە بچووکەکانیشی گرتووەتەوە ئەو شێوازی دابەشکردنی باجەکە چۆناییە؟ خاتونە مەدەتانی بە ئەگەر ڕێ بدرێ بە وەختی خۆ حکایەتێک لەناو هەولێرە دەگیردراوە هەر بۆ بەیانی بە زەوەکیان دەخۆشکەن و قسەی لێ بکەین گوتی یەک لە پاشایەکان قاسەی ئیفلاسی کرد بازگرەکە هات گوتی گەورم یەک دنیا لە قاسەکەت دانەما گوتی چ بکەم دەوڵاتەکەم دەڕخە گوتی نانە بەس تۆ ڕێگان پێ بدە من بۆتی پڕ دەکەمەوە بەیانی بازگر چووە ناو شار و جیسکە چیلەکە خۆی برد بازرگان پێدا هەدەهات دەیگوت ئەویان ئەوە جیسکەیان بزنە بازرگانەکە بیگوت با جیسکە دەیگوت نا کو دەبی هاوڵاتیە وڵاتی نەزانیتن ئەوە جیسکەیان بزنە ئەوەندە تۆ سزا درای پێدا تا گەشتە بازرگانەکی زیرەک گوتی ئەوە جیسکەیان بزنە گوتیەوە نە جیسکە نەبزنە ئەوە عملیمەیە ئەمە جستەوە نەتیزە عملەکانی خۆمانین بەداخەوە 30 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو دەستگایەکانی حکوومەتێکی لە ڕوانگەی حکوومەتیەوە هەموو دەستگایەکانی هەیە بەڵام هیچ کاری نەکرد هاوڵاتی دروستکە و هاوڵاتی تعریف کەوت هاوڵاتیش بزانانی ئەرچی چییە مافی چییە ئەوەی گەیاندە ئەوڕۆ خەڵکە کە لە سەریتی باز بدا بازی لێوە ناگیرێ ئەوە هاوڵاتیەکانە کە دەتان لە پلەی یەک دەژێنە و هەموو منفعەکانی دەوڵەت و قازانجەکان لە بەوانە بە چەند یاسایەک گویان ڕێکخرایە ئەو پارە زۆرە کە دەکەویتە دەستیان ئەو بۆ خۆیانە ئەوە کەزان تا قسەیان لەگەر بکە تا ئێستا چاکسازی خۆی لەوان نەدایە ئەو خەڵکانش کە بژێوی ژیانیان پیا دەکەن ڕۆژانە ماڵ و منداڵیان پێبەخێوە دەکەن وڵات لەسەر شانیوانە ئیداری وڵات لەسەر شانیوانە ئەوان بازێکی زۆریان لێ وەردەگیرێ بەو ناوەی کە بۆ پڕکردنەوەی ئەو کورتەیە کە لە داهات حکوومەت پێویستی پێ هەیە ئەوەی حکوومەتیشمان ئەمن هیچ گومانم لەوەی دانیە ئەوانەی لە سەرونە کە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئاگەیان لێ نیە لە خوارێت خەڵکێک لە ئەشکەنجەدا لۆ پیاکردنی قوتی ڕۆژانەی و بەڵام بەداخەوە کە دێتەوە سەرەوەی مافی خۆی لە حکوومەت وەگری حکوومەت لە زۆر شوێن و لە زۆر کەرتە ناتانی مافەکانی پێ بدە کە لە لانی کەرتی پەروەردەیە لە کەرتی گواستنەوە گەیاندنە کەرتی تەندروستیە بەڵام کە دێ ئەرکەکەی لەسرە ئەرکەکەی ئەگەر نەداتن بەداخەوە دیسان دەین بەداخەوە فەرمەوڕۆ هەر کەسێک لە داواکەتنی باچ دوا بکەویتن دەدرێتە دادگا و ئیجراعاتی زۆر توندی لەگە دەکرێت بەڵام ئەگە حکوومەتیش بەخۆی وەک حکوومەتێکی گەورە و گران لە هەندێک شت کە پێی ناکرێتن ملەتەکە دەبی تەحمل بکە و دەبی تەحملیش بکە لەبەرەوەی ئەو حکوومەتە بەرهەمی 30 ساڵە و 100 ساڵانی خەباتە و ئەوەی ئێستا 60 ساڵە خەڵکێک زۆر ئومێدی بۆ حکوومەتە هەبوو کە بۆ نەوعی ئێستا باشتر تەعاملی لێگەر بکرێ نەک لەوەی هەر هاوڵاتێک ڕقەمەک بێ لە بۆ پیاکردنی دەهاتێک لە بۆ خەزینەی دەولەت پێدا چوونەوە چاچی دەوێ ئیدارەکردنی داراییمان بەداخەوە لەلانی وەزارەتی دارایی و ئابووری کە وشەی ئابوووریەکە هەربەکان نایەتن وەک وەزارەتی دارایی تەعاملی لەگەر دەکرێت بە شێوازێک تەعامل لەگە دەکرێت کە دیسان دەرێنەوە هەر هاوڵاتیەک ڕقەمەکە زیاترەوەی هاوڵاتێک بی مافشی هەیە و ئارچی لەسرە بەڵێ دکتۆر بابەتێکی تر هەیە ینی دانانی باج لەسەر هەندێک لە شوێنەکان ئەوانەی کە شوێنی کاسپی هاوڵاتیانن بۆ نمونە ینی من ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە بیستومە لە هەندێک لە خاوەنکارەکان باز لەوە دەکەن کە ئەگەر خاوەنکارێک مەسەلەن بۆ نمونە شوێنێکی خواردنگەیەکی هەبێ خواردنگەکە ئەوان دەڵێن ئەبێ نایبنێ ڕێستۆرانت یعنی بۆی کە باجی ڕێستۆرانت بە بەڵام لە کاتێکە ئەو خاوەنکارە لەوانە تەنها کە بابخانەیەک بێوە شتی برژا بفرۆشێ خۆش دەزانین ڕێستۆرانت یعنی ڕەهەندێک و
یعنی لێکدانەوەی زیاتری هەیە چونکە کۆمەڵێک خواردن لەو ڕێستۆرانتە ئەفرۆشێ یعنی بۆ خۆی ئەمە وا ناکات کە خاوەنکاران زیاتر پاشەکشێ بکەن لە کارەکانیان و دوجار زەرمەند بن لەوەی کە هەم وەکو تۆ وتە خاوەنکارێک شوێنەکەی داخا هەم هەندێک کەسیش بێکار دەبن. بێگومانی هەبێ ئێستا هەیە لە چەند شوێنێک لە هەولێر ناگەدارم لەسەر دواکەوتن لە دانی باچ دای خستویان نیت ناتانی باز بدە یەک لە ئەرکەکانی باز دروستکردنی عەدالەتە لە سوڕانەوەی ئەو سەرمایە کە لە وڵات هەیە لە نێوان ئەو حەڵقەی اقتصادیە کە هەیە کە تێدا دەسوڕێتەوە تۆ کە باز دەکە یەک لە ئەرکەکانی بازرەوەیە ئەو سوولێکە لە وڵات هەیە تۆ لە خەڵکەی وەرگریەوە بیدەوە خەڵکە چریکە بەڵام کە لێرە بەحسمان کرد خەڵکێکی گەلێک زۆر ئەوەی زۆر قازانز دەکا لە نسبەتی وەک ئەوەی کەم قازانز دەکا بازی لێوەردەگیر ئەو ئەگەر لێوەرجێگەی عفا نەکرابیتن لە زۆر لە قازانجەکانیدا بەڵام ئەو هاوڵاتیش کە بە جناوت بەحسر کرد ڕۆسترانتە چگسکە بە لە فەشت دەفرۆشێ بازیانە هەویشتە سەری بازی پێدەگرێ باز ئەرکە لەسەر هەموو مواتن بەڵام بە سیستەمێک بە عەدالەتێک بەڕێک خستنەوەی تێن ئەوڕۆ ناکرێتن حکومت بلێ من مانگانە 740 میلیارد دیناری عێراقیم پێویستە تۆ بچی بەرامبەروەی 4 میلیۆن هاوڵاتی بکەیە تەنگەژەوە بیکەیە ناو مەعمەعایکی زۆر کۆپارێ پێیاک بکە مانگانە بەداهاتێکی لە سەر ئەساسیەوەی 100,000 فایلی زەریبی هەیە تۆ بتوێ مانگانە مەعاشی حکومەتی پێ بدەیت ئەوە ناکرێت لە هیچ وڵاتەکەەوە نەکرایە تۆ خەڵکە چتەنگاو بکەیت لە ئەوەی معاش حکومەتەکەی پێ بدەیت بەداخەوە دیسان دەرێن بەداخەوە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانی حکومت هەویش ئەرکە لەسەر حکومت واجبە لە بیکاتن ئێستا تقریبان 4 میلیۆن هاوڵاتی سیویلی مەکەمەدینینە یان لە کەرتی تایبەت کار دەکەن هەر هەمیان کەتینە تەنگەژەر لەوەی چۆن ئەو ڕۆسوماتی بدەن چۆن نرخی بەنزین گران بووە پەیدا بکەن چۆن کارەبا گران بووە چۆن غاز گران بووە ئەو هەموو گرانی کەتیتە سەر ئەرچی سەرشانی هاوڵاتیان کە 4 میلیۆنی دیکەنە کە ئەوان فەرمانبەر نینەوەی ناکرێتن بۆ ئەوەی دابینکردنی موچەی ئەو بەڕێزانێک کە لەنا حکومت کار دەکەن و بدرێتن ئەوە لەلایەکەوە لەلایەکەوە سیاسەتی حکومت وا بوو کە لە بیدایەت دەستی پێکرد چاکسازیەکی چاک بکاتن لە ناو کەرتی فەرمانبەران و زۆر کەس بگەڕێنیتەوە شوێنانەی کە پێویستی پێ هەیە یان ئەوانەی پێویستی پێ نییە بەڕێ بکە بەڵام نەیکرد کە نەیکرد ئەم دەرم دەستخۆشیە دەکەم کە نەیکرد لەگەرەوەی نەبوو کە زیانمەند زەرمەند بیتن لە وەرگرتنی ئەموو چەکەی و حاولی داکاری لۆ بینتەوە بۆ ئەو کاتێک کە لەنا حکوومەتەکەی نەویست فەرمانبەرانی لە خۆی عاززکە و هاوڵاتانی لە خۆی عاززکە لە دەرە بۆ دابینکردنی موچەی ئەو فەرمانبەرانە 4 میلیۆن هاوڵاتی لە دەرێ بەداخەوە کارجێرانی دارایی هەرێمی کوردستان 4 میلیۆن هاوڵاتیان لە خۆ لە حکوومەتە عازز کردیا ڕنگدانەوەی وەش وەک سیاسەت ڕنگدانەوەی باز بوو باز و وەرگرتنی باز و ڕسومات بوو لە دوایین هەڵبژاردن دیار بوو ئەندام ڕێژەی بەشداربووانی هاوڵاتی تا ڕێژەیە خراپ بوو لە بەرگلەی هەندێک لەسەر حکوومەتەکە دەکرا. بەڵێ دوکتۆر زەرکردنی باز دەوترێت کە لە هەولێر بەراورد بە سلێمانی زیاترە بە حکومی ئەوەی کە هەولێر پایتەخت و ژمارەیەکی زۆر لە وەبەرهێنەر و هەروەها دەستی بازرگانی لەناو هەولێردا زیاترە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی هاوڵاتیانە ئەوەیە کە ئەم معادلە یاخود ئەم زیادکردنی باجە کۆمپانیا و بەرهێنەکان و هەروەها کۆمپانیا گەورەکانی بواری بازرگانی نەگرتوێتەوە بەڵکو کاسبکاران و خەڵکی ئاسایی و خەڵکی مەدەنی گرتوێتەوە ئەم شێوازی چاکسازیە کە لە حسابی هاوڵاتیان دەکرێت تا چەندێک زەرەر لە هاوڵاتیانی هەولێر دەدات تایبەتی کاسبکارە ئاسایەکان وانی کە بڕێکی دیاریکراوە لە بژێوی ژیان دەتوانن ڕۆژانە بەدەستی بخەن. پێشەکی باسیوەمان کرد وتمان حکوومەت وەک حکایەتی سینای یعقوب و یوسف بوو کە لە کراسە سپیەکەی و خێناویەکەی بوو سینای یعقوب بە کوڕەکانی گوت دەترسیم گورگ بیخوا فعلەن کوڕەکانی گەڕانە گوتیان یا پێغەمبەر
حەزرەت یوسف گورگ خواردی حکوومەتەکەی خۆشمان دەسەڵاتە چی دایتە وەزارەتی دارایی کە بۆ ڕێخستنەوەی دارایی و بۆ ڕێخستنەوەی باجەکان گەیاندیە حەدەچی هاوڵاتیەکان لە گورگ دەترسێن کە ئێستا باج و ڕوسومات بوویتە گورگێک لە سەریان خەڵکەک ناتانی ئیش بکە ئەوە یەک دویان ڕۆژانە سیستەم دەگۆڕێ ڕۆژانە باز دەگۆڕێ ڕۆژانە قیم دەگۆڕێ ڕۆژانە تعلیماتی نوێ دەردێ من ئێستاگە بازرگان بم نازانم سەری ساڵی حکوومەت باجێک لە من وەردەگری هەر ڕۆژە بە تعلیماتێک هەر ڕۆژێ بە ڕسوماتێک خەلکی هەولێر بازاری هەولێر پێم وایە سلێمانیش ئێستا عینەکاری لەسەر دەکرێت دۆچ هەنەکاری لەسەر دەکرێت تعلیماتەکان دەبێ بکرێت لەبەرەوەی بازیەکە تا ئێستا لە سلێمانیەوە من ئاگادارم هەندێک سزادان هەیە وەکەوەی لە هەولێر وەردەگیرێ لە سلێمانی زانیارەکەمی 5,000 دینارە لە هەولێر کەمیەکەی لە سلێمانی سەر و 5,000 یارە حد لە علاک کە لەوەندەی سزا دەدرێت لە هەولێر کەمیەکەی 500,000 کەواتە لە هەولێر تانیانە تا حدە کۆنتترۆلکردنی فیلەکانی بازدان و بازدەرەکان بکەن بەڵام لە سلێمانی تا ئێستا نەرمیەک دەنوێنن بەڵام لە حکوومەتە من نەگاگەدارم سیستەمەکان ڕێک دەخرێتەوە لێن دەریش دەکرێتن بەڵام ئەوە پرسیارەکە لێرە لەوەیە کە تۆ ئەو بازت زیاد کردێ بەرامبەرەوەی چ ڕێژەک لە موچە زیاد کردووە هیچ تۆ ڕسوماتە زیاد کردێ بەرامبەرەوەی چ ڕێژە کرد لە موچە زیاد کردووە هیچ ئەو گرانیە لێسەر لە هەولێر هەیە لە بۆ هاوڵاتیان لە ناو ماڵەکەی خۆیان لە کڕینی زۆر شت بۆ بە زیاد بوونی باچکە زیاد بووە بە شێوەیەکی کادیم قسەی بکەین ئایا حکوومەت توانیتی بەرامبەرەوەی موچەی زیادکە نەخێن کەواتە مەترسیەکی زۆر گەورە لەسەر دەورانی ئابووری کوردستاندا هەیە بەداخەوە ئەوە ژەگەرێتەوە سەر وەزارەتی دارایی کە بە ئەرچی سەرشانی خۆی هەناسی بە ئاگدارکردنەوەی سەروی خۆی لەو مەترسیەی و غام خواردنێک لە خواری خۆی کە هاوڵاتیەکانی دکتۆر دوا پرسیارمانەوەیە کە لە سەروبەندی ئەم شێوازە لە وەرگرتنی باج لە هەرێمی کوردستان یعنی سەب ئیتر پێویستمان بە ئەوە نییە پرۆژەیاسایەکی تۆکمەی وەرگرتنی باج بچێتە پەرلەمانی کوردستان و دادپەروەرانە بێت لە وەرگرتنی باجەکان لە سەررجەم ئەو کاسبکار و لەو کۆمپانیا و لە سەررجەم سێکتەرەکانی کە لە ناو هەرێمی کوردستانە کار دەکەن یاسایەکانی باج ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێتن کە زیاتر لە 16 یاسایی هەیە لە عێراق کە هەمووی تەشریع کرا و لێرە ژواکاری پێدەکرێت بەداخەوە وەک خۆی جێبەجێ ناکرێتگە وەک خۆی جێبەجێ بکە پێم وایە لە بۆ ئەوڕۆ زیادەیە کەم نییە شتی تێدایە بەڵام بەداخەوە ئەویش لە هەندێک شوێن بە تعلیمات یاسە ڕاگیرایە لە یاسا هەندێک بەند وەردەگیرێن هەندێک بەدکاری پێناکرێت زیاتر بۆ زیادکردنی داهات بەکاردێ نەک بۆ ڕێکخستنەوەی من وەک دەزانم حکوومەت کابینە سەرۆکاتی کابینێکە کە بیریا دەستیان پێکرد گوتیان ئێمە داهات ڕێک دەخێنیۆنیان گوت زیاد دەکەین کە وشێ زیادکردن ڕێخستنەوە گەلێک جیاوازە ئەوەی ئێستا وەزارەتی دارایی دەکا کار لەسەر زیادکردنی داهات دەکا نەک کار لەسەر ڕێخستنەوەی داهات دەکاتن و دیسان گوتمانەوە بەداخەوە ئەوانەی ئیشی ئەو ئیشانەی کە دەکەن لە دەستیانە حالیان زیاتر لە ڕوسپیکردنی خۆیان لە وەزارەتی دارایی لە ڕوسیکردنی خۆیان لۆسەروی خۆیان ڕووی حکوومەتیان ناشرین کردی و ڕەش کردیە لەلایەن هاوڵاتیانەوە بەڵێ هەر لە هەمان کاتدا هەربواگەداری جەنابتان سیستەمی زڕی بۆ سیستەمی دارایی لە عێراق کە ئێمە بەشێکین لە عێراق موحدە ناتانی دەستکاری ئەو یاسایانە بکەین یان کاری پێنەکەین کاری پێ بکەین لەبەرەوەی حکوومەتی هەرێم ئێستا بەشێک لە بودجەکەی لە بەغدای لێ دێ لەسەر ئەساسی ئەوەی کە ئەمە ڕێک خراینەوە لەسەر یاساکانی وان کار دەکەین بەڵام دووسان دووبارە دەرینەوە لێ یاساکەی لۆ زیادکردنی داهات ئەوەی پێویستبی لێوەرگیرایە ئەوەی لۆرە خستنەوە و لە بۆ مافی هاوڵاتیان بیکاری پێ ناکرێت بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد علی وزێری کە بەڕێزیان پسپۆر لە بواری ئابووری و کارجێڕیە کە ڕاستەخۆ لە ئەستورەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزت. سپاس دکتۆر.